لێژنەی باڵای بینینی مانگ لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی لە هەرێمی کوردستان بە مەبەستی دیاریکردنی یەکەمین ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆز کۆبووە و پشتبەستن بە بەڵگە شەرعیەکانی بینینی مانگ و هەماهەنگیمان لەگەڵ ئەندامانی لێژنەکانی چاودێریکردنی بینینی مانگ لە پارێزگاکانی هەرێمی کوردستان و لەبەر نەبوونی بەڵگەی شەرعی پێویست دەوتووە کە مانگ لە ئاسمانی هەرێمی کوردستان نەبینراوە. بۆیە لێژنەی باڵای بینینی مانگ ڕای دەگەیەنێت کە سبەی یەکشەم 5/5/2019 تەواوکەری مانگی شەعبانە و دوو سبەی کە دەکاتە ڕۆژی دووشەممە 6/5/2019 یەکەمین ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزە. بەم بۆنەیەوە بە ناوی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینیەوە پیرۆزباییەکی گەرم ئاراستەی موسڵمانانی جیهان و موسڵمانانی کوردستان دەکەین لە خودای گەورە دەپاڕێینەوە هاتنەوەی مانگی ڕەمەزانی پیرۆز بکاتە مایەی خێر و خۆشی و شادی و گوزەرانی چاکتر بۆ هاونیشتیمانیانی کوردستان.